ئەو چرایە تەمەنی 100 ساڵە و شوشەکەشی زیاتر لە 70 ساڵە. والله شوشەکەشی هەر شوشەی بەریتانیا ئانواع و ئەشکال. لەو ماوەیەدا لەلاەن دوو کەسەوە پاراستویانە و ئێستا هی حاجی تاهر سەراوی و یەکێکە لەو پارچە مێژوویانەی لە ناو وارگەکەی دایناوە. سرای ماڵی شێخ معروفی نەرسەجارە و وەختی خۆی شێخ معروفی نەرسەجار من بەفکرم نایە لەوانەیە بێژم کەسانی لە من بەتەمەنتریژ بەفکریان نایە شێخ معروفی نەرسەجار وەفاتی کردووە کە وەفاتی کردووە ئاخۆ بەمە چەند ساڵ پێش ئەو کاتە شێخ معروفی نەرسەجار ئەم چرای داگیرستاندوێت و ئەم چرای گرتوویە بەدەستەوە. شوشەکە هەر شوشەی خۆیەتی شوشەکە هەر شوشەی هەر ئەو شوشەیە کە کاتی خۆی وەختی خۆی شێخ معروفی نەرسەجار گرتوێتی بەدەستەوە. شوشەکەی 500 غرامە شوشەکەی ئەمە ئەوەیتر ئەواڵە دێ ئیسە ئەم چرا سرنجی زە خەڵ زۆر ڕاکێشێ زۆر تاریخی لەسەر نییە خۆزگە تاریخی لەسەر بە بزانێت چەند ساڵە دروست کراوە. چراکە کە تەمەنی سەدەیەکە فانۆسی دەستیشی پێ دەڵێن لە پێشتردا خزمەتێکی زۆری کردووە و ماڵەکانی ڕوونا کردوێتەوە. شەوگار ناڵین و بەڕەش هەناسە دیدەم ئەبڵەقە و دڵپڕ لە تاسە. بە شێوەیەک ئەو پیاوە دەڵێت بۆ میوانیش لەگەڵ خۆیان بردوویانە. یعنی خەڵ لە قوتیل و متیلە و شتیوار ڕزگار بوو. دووەم جار بۆ ئەوە کە ئەچوی بۆ ماڵان ئایلێ گەچن بۆ ماڵان خێزانێک چرایەکیان نەگر بەدەستەوەیەکیان لە پێشەوە ئەڕۆی ئەوان بە دوای شەوقی چراکە ئەڕۆشتن. ئەوە تاڵە بجە چاڵ و چۆلی و بێجادەی و خوڕ و سڵپا و لە زستانە ئوستانی زۆر بوو. خۆیانە پارێز بەهۆی چراکەوە لەو سەرهاتون عینی بەهۆی چراکەوە ئەو چرایە دەوری زۆر بوو. کە من ئەو کەسانەی خولیایان هەڵگرتن و پاراستنی پارچە مێژوویەکانە کە سەردەمانێک باو باپیرانمان بەکارێنێناوە. گرنگی و پارچە مێژوویانەش بۆ ئاشناکردنینەوەی ئێستا پێویستە. هەنگاوێکی گرنگیشە بە پاراستنیە لەنەو مۆزەخانەکاندا مێژوو کەلتوری کورد دەپارێزرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.